گەرمای تاقەت پڕوکێنی نیوەڕۆیە و هەمووان سەرقاڵی کارکردنن. کارێک جیاواز لەو کارانەی تاکو ئێستا بینراون. تانجەرۆیە، لێرە پاژماوەی شار گلێر دەکرێتەوە و لە ژێر خاک دادەنرێت. ئاوازەکان لێرە جیاوازن. لێرە لە پاڵبۆن و دووکەڵ و ڕێی ئامێرەکان ئاوازی ئەو ئامێرانی کە هەریەکەیان نوێنەرایەتی دەنگێک دەکەن لە سروشدا و لێرە بێوتنی یەک و شەش شیوەن بۆ ئەم سروشتە بێکەس کوژراوە دەگێڕێت. کارەکە لە چوارچێوەی بەرنمەیەکی ژینگە پارێزیدایە و ئەم جارە کۆمەڵێک موزیسیان بەشدارن و ئامێرەکانی دەستیان کردوتە قسەکەر و زایەڵە و قریشکە و فرمێسکی سروشت دەژەنن. هەر کام لە ئێمە ژانیار کە پێشکەشی ئێوەی ئەەکەین ئەمانەوێت پەیامی ئەو ناڕاحەتیە کە هەمانە لێرە، ینی ئەوەی کە ئێرە بەڕاستی وتم زۆر بێنازە، هیچ خزمەت گوزاریکی نییە، بەڕاستی ئاگیان لێ نییە. ئەمانەی بۆەوە ئەو پەیامە بگەنین، ئەو ناڕاحەتی خۆمان دەربڕین بۆ ئەو کەسانەی کە نەهاتوونێرە و نازانن کە ئێرە چۆنە. 3 ساڵە سەروبەری لەگەڵ بەرنمەیەکی ژینگەیدایە و خۆی وتەنی تاکە بەرنمەی سەر شاشەی کوردیە کە جیاواز لە خەمی مرۆڤ، خەمی ژینگە و بابەتەکانی پێیوەست بە ژینگەی هەڵدەکرێت. ئەمە 116مین بەرنمەیە کە تۆماری دەکات لە سیمای ئەوەوە ڕادەی ئەو ژینۆسایدە دەبینێت کە ڕووبەڕووی سروش کراوەتەوە. بەڵام بیرۆکەی ئەمجاری جیاوازە و میوانی ئەمجارەی مرۆڤ گەلێک نین قسە بکەن. میوانی ئەمجارەی زەڕب و سنتور و کەمان و فلوتن و ئەم جارە ئەمان گفتوگۆ دەکەن و قسە بۆ بینەرانی بەرنمەکە دەکەن. ئەم دوو پرۆگرامی کە ئێمە بەرهەمی هێنین، دوو پرۆگرامی تەواو جیاوازن، یان دوو حەڵقەی تەواو جیاوازن کە ئەویش هیچ جۆرە حیوارێکی تیان نیە، بەڵکوم لە ڕێگەی کۆمەڵێک ژەنیارەوە کە ئەم ژەنیارانە هەمویان کوردن و 3 ژن و 3 پیاو و هەروەها هەموو ژەنینەکان کوردین و لە پرۆگرامی یەکەمیانە ژەنینێکی خەمناکە لە ناو ژینگەیەکی پیساکە ئێمە تانجەرۆمان هەڵبژاردوو، چونکە تانجەرۆ ئەتوانم بڵێم کارە ساتبارترین ناوچەیە لەسەر ئاستی پارێزگای سلێمانی و هەرێمی کوردستان و تەنانەت عێراقیش، و هەروەها پرۆگرامی دووەمیشان دەخێنە ناو ژینگەیەکی پاکەوە کە لەوێ ژەنینەکان زیاتر شا دەبن. ئاسۆ فراوانە و ئەو ڕووناکیە دەدات بە کامێرەکان کە بتوانن ورد بگەڕێن و ڕاستیەکان لە خەم و شادی سروشت بنوێننەوە. بەڵام ئەبێت ڕاستیەکان چی بن و چیمان پێ بڵێن. ژینگەیەکی جیاواز، ئاسمانێکی جیاواز و ژیانێکی جیاواز و ئاوازێکی جیاواز. ئامێرەکان هەمان ئامێرن، دەستەکان هەمان دەستن، کلی لە موزیکەکان هەمان کلیلن، بەڵام ژینگەیەکی جیاوازە و ئاسمانێکی جیاواز و ژیانێکی جیاواز و ئاوازێکی جیاواز. لێرە ئامێرەکان بە ئاوازەکانیان پێت ناڵێن تۆ لەگەڵ پیسیەکاندا دەمریت، لێرە پێ دەڵێن لەگەڵ درەختدا دەژیتەوە، لەگەڵ ڕووبارێک ڕۆ دەچیتە نێو قوڵایی و لەگەڵ شنەبایەک ڕۆحت سەما دەکات. ئامێرەکان تەختەودار و ئاسن و قامیشن و هاتون بۆ ئەوەی لەگەڵ باوانەکانیان ئەو پەیامە بە جیهان بڵێن کە دار و تەختە و ئاسن تەنها ئامرازی چەوسانەوەی مرۆڤ و ژینگە نین، بەڵکو دەکرێت دەست لە ملانی سروشت و بوونەوەرەکانی سەر ئەم سروشتە پان و پۆڕە بن و ورد و درێژ، قاقا و خەم و گریان ببیستن و بیانژەنن.